سەڤین غەفور بەڕێوەبەر و جێبەجێکاری سیستەمی بایۆمەتری موچە ئەلکترۆنی فەرمانبەرانمان لەگەڵدایە بە سوپاسەوە. کاک سەفین سڵاوت لێبێ، ئەم کاتت باش. ئەمەوێت سەرەتا بۆ پرسیارە دەستێکەکەم، ئایا ئەوەی کە هەیە لە ئێستادا لە سەرلەبانی ئەمڕۆوە قسە و باسێکی زۆر لەسەر کۆی سیستەمەکە هەیە. بەشێک دەڵێن سیستەمەکە بە جۆرێکە و بەشێکی تر زانیاری تر لەوبارەوە دەخەنە ڕوو و خودی سەرۆک و جێگیری سەرۆکی حکوومەتیش دەمیانی مەراسیمی تۆمارکردنی ناوی خۆیاندا بەڕوونی تیشکیان خستە سەر ئامانج و هەروەها ئەو ڕێکارانی کە لەم سیستەمەدا جێبەجێ دەکرێت و دوجار لی دەکەوێتەوە. ئەمێ لە زاری خۆتەوە ئەگەر زۆر بە کورتیش بێ ئامانجی پرۆژەکە و وردەکاری پرۆژەکە بۆ ئێمە بینەرانی کورسات نیوز بخەیتە ڕوو بفەرموو. زۆر سپاس، ئێوارە باش کاک هاوبیر، سڵاو بۆ بینەرانی بەڕێز. تەمان پرۆژەی تۆمارکردنی بایۆمەتری سەرجەم موچە خۆرانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ بە فەرمی دەستی پێکرد بە تۆمارکردنی بەڕێز سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت لەگەڵ ژمارەیەک لە وەزیرە بەڕێزەکان. ئامانجە سەرەکیەکانی کورتخایانی پرۆژەکە بریتین لە نەهێشتنی دوو موچەی نایاسایی، نەهێشتنی موچەخۆری ناڕاستەقینە و هەروەها نەهێشتنی موچەی نایاسایی، لەگەڵ ئەوەشدا دروستکردنی ژمارەیەکی ئەلکترۆنی بێ هاوتای تایبەت بە هەر موچەخۆرێک کە لەمە دووە لە ڕێگەی ئەم ژمارەیەوە بناسرێتەوە. بەڵێ کاک سەفین، بە تەنها وەرگرتنی ئەو زانێرە سەرەتاییانە و یاخودە و ئامانجانی کە تۆ خستە ڕوو بە تەنها ئەمە بیرۆکە گژگیرەکەی ناو پرۆژەکەیە و یاخود ئامانجی گەورەتر لە پشتی ئەمەوە هەیە؟ ئایا بە تەنها بەم سیستەمە دەتوانرێت ڕێگری بکرێت لە مەسلەی دوو موچەی و ئایا ئەگەر دوو موچەی ڕێگری لێ بکرێ ئێوە ئومێدتان وایە کە دەتوانێت لە ڕێی ئەم پرۆژەوە داتێکی زۆر بۆ حکوومەت بگەڕێتەوە؟ بەڵێ تەوان ئەم سیستەمە بە تەواوی ڕێگە لە دوو موچەی نایاسایی ئەگرێت، لە موچەخۆری ناڕاستەقینە و نایاسایی ئەگرێت. ئامانجەکانی ڕاستە و خۆی دوای ئەم قۆناغی یەکەمی پرۆژەکە بریتین لە دابشکردنی موچەی ئەلکترۆنی کە لە ڕێگەی بانقەکانەوە موچە دابش بکرێت. و یەک تێبینی هێشانی باسە دڵنیاییەک بدەینەوە کە سوکاری سەربەزی شەهیدان و ئەنفالکراوان کە موچەی ئەوان ئەو ئیمتیازاتی هەیەە بە پێی یاسا ڕێکخراوە، کاریگەری لەسەر موچەی ئەوانەوە نابێت چونکە یاساییە. باش کاک سەفین، زۆر جەخت لەسەر ئەوە دەکەیتەوە کە ڕێگری دەکات لە ئەوەی کە پێی دەوترێت دوو موچەی و سێ موچەی واتە موچەی دووبارە لە ناو دەم و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا. ئەو میکانیزمانە چین کە گەرنتی نەهێشتنی ئەو دیاردەیە دەکەن، چونکە ڕەنگە ئێستا هاوڵاتی و بە تایبەت موچەخۆران پرسیاری ئەو بکەن کە ئەو میکانیزمانە چێوە یاخودە و ڕێگایانە چێ کە سیستەمەکە پشتی پێ دەبەستێ، ئایا گرنتی ئەوە دات؟ بەڵێ لەبەر ئەوەی تۆمارکردنی بڵێ لەبەر ئەوەی تۆمارکردن بە شێوازی بایۆمەتریە، واتە هەر کەسێک ئەگەر دوو جاریش لەم سیستەمەیە خۆی تۆمار بکات بۆ دوو موچەی جیاواز لە دوو شوێنی جیاواز لە سیستەما هەر بە یەک کەس تۆمار ئەکرێت. واتە ئەگەر دووبارە ئەگەر کەسێک دوو موچە وەربگرێت تەنها یەک جار تۆمار ئەکرێت، هەر هەمان ژمارەی پێشوو وەرەگرێتەوە، چونکە پرۆفایلەکەی یاخود زانیاری بنەڕەتی کە بەستراوەتەوە بە ژمارەکەی زانیاریەکە بەستراوەتەوە بە 10 پەنجەمۆر و هەردوو گلێنەی چاو ڕسمی دەموچاوەکەشی. بۆیە بەڵێ بە دڵنیاییەوە کەسێک دوو موچەی هەبێت لە ڕێگەی ئەم سیستەمەوە ئەدۆزرێتەوە. باش کاک سەفین، لە دوای ڕاگەاندنی پرۆژەکەەوە باز لەوە دەکرێت کە دوجار ئەم بارکۆدەوە یاخود ئەم کۆدەی کادرێتە فەرمانبەری پەیوەندیدار و یاخود فەرمانبەرێکە دێناوی خۆی تۆمار دەکات، دوجار ئەمەوەکو کارتێکی زیرەک و یاخود وەکو ژمارەی بانکی لە ڕێی بانکەکانەوە دەتوانێت موچە وەربگرێت. ئایا ئەمە تا چەندە ئەمە لەگەڵ حکوومەتە یەکلایی کراوەتەوە کە ئایا بانکەکان تا چەندە دەتوانن هەماهەنگی ئێوە بن و یاخود وەزارەتی دارایی تا چەندە ئیتر لەمە دووە کار بۆ پرۆژەی ئێوە دەکات؟ بەڵێ تەوان ئەم دروستکردنی ئەم ژمارەیە دەبێتە بناغەیەک بۆ شێوازێکی حکومڕانی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان. ئەم ژمارەی کە ئەو ژمارە بێ هاوتایە لەمە دووە بۆ جۆرەها سیستمی تریش بەکاردێت. وەکو عەرزی جەنابتانم کرد ئەم ژمارەیە ئەکرێت بەکار بێت
بۆ پێدانی موچەی ئەلکترۆنی و بەدەستخۆشیەوە فەرمانگەی تەکنەلۆجیای بانقەکانی سەر بە وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم هەنگاوی باشی ناوە لەم بوارەوە و خۆی ئەم ببورن خۆی ئامادە کردووە بە دڵنیاییەوە لەگەڵ دەستپێکی پرۆژەکە لەگەڵ دەستپێکی ئەم پرۆسەیە لە هەمان کاتا دەست کراوە بە ئامادەکاری بۆ ئەوەی لە هەمان کاتە هەموو موچە خۆرێک ژمارەی بانقی هەژماری بانقی تایبەت بەخۆی هەبێت ئەو ئامادەکاریە لە گەیشتۆتە قۆناغەکانی کۆتایی و هەرکە ئەو ڕۆژەی پرۆسەکەی ئێمە تەواو بوو هەموو موچە خۆرێک ژمارەی تایبەت بەخۆی وەرگرت ئێمەش ئەتوانین موچەکانیان تەحویلی ئەو ژمارە حسابیە دەن کە بۆمان کردوێتەوە لەو ڕۆژەوە موچەخۆر ئازادە دەتوانێت لە هەر بانقێکی حکوومەتی هەرێمی کوردستان موچە وەربگرێت جگە لەوەش سیستمەکە سیستمێکی مۆدرنی کراوەیە ئەکرێت کەرتی تایبەتیش لە دابشکردنی موچەیە بەشداری هەبێت. باشە کاک سەفین ڕەنگە ئێستا زۆرترین پرسیار لەمەڕ ئەو بابەتە کە ئاراستە و یاخود ڕوبەڕووی ئێوە بکرێتەوە بێگومان باز لەوە دەکرێتکە ئایا تا چۆندا لە دوای تەواوبوونی هەموو پرۆسێژەرەکەواتە لە دوای تەواوبوونی هەموو فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان ئایا فەرمانبەرێک دەمێنێ کەسێک دەمێنێت کە لە دەرەوەی ئەم سیستەمە موچە وەربگرێت؟ بەڵێ ئامانجی سەرەکی ئەم پرۆسێ ئەوەیە هیچ کەسێک لە دەرەوەی ئەم سیستەمە موچە وەرنەگرێت لەژێر هەر ناو ناونیشانێک بێت ئەمە بودجەی تەشغیلی نییە ئەمە لەسەر ئەو هەر کەسێک کە لەسەر بودجەی موچەی فەرمانبەران موچە وەرەگرێت ئەبێ لەم سیستمەیە تۆمار بکرێت کەواتە مانگانە ئەو بڕەپارەی کە لە ڕێگەی گەنجینەکانەوە سرف ئەکرێت بۆ یەکە حسابیەکان ئەبێ بەرامبەر هەموو ئەو پارەیە پرۆفایلێکی بایۆمەتری بۆ هەموو کەسەکان هەبێت. باشە کاک سەفین لە میانەی کۆنگرە ڕۆژنامە نووسەکەیاندا سەرۆک و جەگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دەستگاکانی ڕاگەاندن سەرۆکی حکوومەت سوپاسی نووسنگەی جێگری سەرۆکی حکوومەتی کرد کە ماوەیەکی زۆر لێبڕاوانە کاری خۆیان لەمەڕ ئەم بابەتە ئەنجام داوە ئەمەوێ ئەم پرۆژێش وەکو کۆی پرۆژەکانی تر لە نمونەی پرۆژەی نیشتیمانی بۆ خوێندنەوە و یاخود پرۆژەی هاوکاریکردن و نۆژەنکردنەوەی کەرتی خوێندن بە لە نۆژەنکردنەوەی خوێندنگا و قوتابخانەکان لە سەرانسەری هەرێمی کوردستاندا ئەمەش بۆ پرۆژێکی تری نووسنگەی جێگری سەرۆکی حکوومەت. ئایا نووسنگی جێگری سەرۆکی حکوومەت ئامانجی لە ڕاگەاندنی ئەم پرۆژە نیشتیمانیانە چییە؟ ئایا تا چەندە وەکو استراتیج ئێوە کار لەسەر ئەم بەرنامانە دەکەن کە دوجار ببێتە پلان و ببێتە نەخشە ڕێگایەک بۆی کە ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا بەرەو سیستەمێکی مۆدرن هەنگاو بنێ؟ بەڵێ ئەمە پرۆژەیەکی حکوومەتی هەرێمی کوردستانە پرۆژەیەکی استراتیجی نیشتیمانیە. ئەم پرۆژەیە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە بەڕێدەچێت بە هاوکاری گشتدام و دەستگاکانی حکوومەتی هەرێم گەنجینەکانە یەکە حسابیەکانە کە زۆر ماندوون لەم پرۆسە وە بە تایبەت وەزارەتی دارایی و ئابووریە لێرەشەوە ئەمێ سوپاسی هەموو ستافی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بکەم کە لەم پرۆسەیە بەشدارن و بە تایبەت فەرمانگەی تەکنەلۆجیای زانیاری و کاکیوا ئەفەندی کە بەشی سەرەکی جێبەجێکردنی تەکنیکی پرۆژەکەیان خستۆتە ئەستۆی خۆیان کاتە ئەم پرۆژەیەک نییە تەنها ستافی جەنابی جێگری سەرۆکی حکوومەت ئەنجامی بدات بەڵکو پرۆژەیەکی نیشتیمانیە کە هەموو ستافی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بەیەکەوە وەک یەک تیم کاریان بۆی کردووە و کاری بۆکەن ڕاستە بە پێی بڕیاری هەفتاویەکی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران جەنابی جێگری سەرۆکی حکوومەت سەرڕای کارەکانی سەرپەرشتنی پرۆسەکەی خستۆتە ئەستۆی خۆیان بەڵام پرۆژەکە پرۆژەیەکی نیشتیمانی وەکو باسم کرد پرۆژەیەکی استراتیجیە کە جەنابی سەرۆکی حکوومەتیش لە هەمان کاتە هەفتانە ئاگادار ئەکرێتەوە هەر گیرروگرفتێک هەبێت جەنابیشیان بە هەموو هاوکاریەکی کردووە جگە لەمانیش هەموو ئەندامانی لیژنەی ڕوبەڕووبوونەوەی قەیرانی دارایی پشتیوانی تەواوی خۆیان دەربڕیوە بۆ ئەم پرۆژەیە و لە سەرەتاشەوە هەر لەگەڵ ئێمەیە بەشداریان تیادا کردووە. باشە کاک سەفین ئەمەوێ پرسیار لەسەر کواڵەتی و یاخود توانا و
ئاستی ئەو ستافە بکەم کە هەڵدەستێ بە تۆمارکردنی ناوی فەرمانبەران وایە خود هەڵدەسێ بە ئەنجامدانی ئەم پرۆسەیە. ئایا تا چۆن ئەم ستافە لە ئێستادا دەتوانێت لە ماوەی ئەو مانگەی کە ئەمڕۆ لە سەرزاری جێگیری سەرۆکی حکوومەت ڕاگەندرا کە دەبێت لە ماوەی مانگێکدا زیاتر لە ملیۆنێک فەرمانبەری حکوومەت یاریمی کوردستان لە ناو پرۆسەکەیە ناویان جێ بکرێتەوە و مامەڵەکانیان بۆ تاوا بکرێت. ئەم ستافە ئایا تا چۆندا لە ئاست ئەو توانایەدان و بۆ ماوە خێرایە بتوانن ئەو کارە جێبەجێ بکەن. بەشی دوم پرسیارەکەشم ئەوەیە ئایا هیچ لەمپەر و ڕێگریکی تەکنیکی وەکو دیوە تەکنیکی و تەکنەلۆژیەکەی لە ئێستادا لە بەردەست پرۆژەکەدا هەیە و یاخود ئایا تا چۆندا ئامادەکاری کراوە ئەگەر لەمپەرێکە بێت زوو چارەسەر بکرێت؟ بەڵێ بەڵێ ئێمە هەموو ئەو کەسانەی کە فۆرمی زانیاری بنەڕەتی پڕەکەنەوە بۆ موچەخۆران کە بە سوپاسەوە یەکە حسابیەکان بەم ئەرکە هەڵساون کۆبوونەوەی تایبەتیان لەگەڵ کراوە بە سەرپەرشتی گەنجینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان زانیاری تەواویان پێبەخشراوە. لە هەمان کاتدا سێ ژووری عملیات دروستکراوە لەسەر ئاستی پارێزگاکان، پارێزگای دوهۆک و هەولێر و سلێمانی. ئەمانش ستافی خۆیان دابین کردووە لە هەفتەی داهاتووە ڕاهێنانیان پێکرێت لەسەر ئەو ئامێرانە بۆ ئەوەی هیچ هەڵەیەک ڕوونەدات. ئێمە دڵنیاین هەندێک لەوانەیە هەندێک کێشە لە هەندێک شوێنە ڕوودا، بەڵام ئەو ئامادەکاری کە کراوە لە ڕووی تەکنیکیەوە لە ئاستێکی ئەوەندە بەرزدایە کێشەکان بە زووترین کات چارە بکرێن. ئەگەر ڕوویدا بە تایبەت ژووری عملیاتی پارێزگاکان کە بە سەرپەرشتی بە ڕێزان پارێزگار خۆیان سەرپەرشتیەکە. باشە کاک سەفین کۆ تا پرسیارم ئەمەیە لەوە دڵنیاییەک بدەیتە سەرجەم و شەخۆران و فرەمەرانی حکوومەت یاریمی کوردستان کە ئایا بەڕاگەاندنی ئەم سیستەمە و بە هەوڵ و بە هەموو ئەو پرۆژانەی کە لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و بە تایبەت جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە کار لەسەر ئەوە دەکرێت. ئایا ئومێدێک هەیە بۆی کە هەنگاو بەرەو چاکسازی ڕاستەقینە بنین بتوانرێ بەدەر لە دروشم و دروشمبازی هەوڵ بدرێکە ئەم قەیرانە ببێتە بناغەیەک بۆەوەی کە لێرەوە زیاتر هەنگاو بەرەو بە سیستەم و زیاتر بە چەسپاندنی بناغەکانی بە سیستەماتیکردنی حکوومەت بنین؟ بەڵێ زۆر بە دڵنیاییەوە و بەڵگەش ئەوەیە ئەوەی ئەمڕۆ دەستی پێکرد ئەم پرۆژە استراتیژیە ئەتوانم بڵێم یەکێکە لە استراتیژی ترین پرۆژەی حکوومەتی هەرێم لە ڕۆژی دامەزراندنیەوە تا ئێستا. ئەویش هەنگاوێکە بۆ پێداچوونەوەی سەرانسەری میلاکاتی هەرێمی کوردستان وەکو جەنابتان ئاگادارن خەرجی موچە 175 خەرجیەکانی حکوومەتی هەرێمە ئێمە ئەم پرۆژەیەمان دەست پێ کردووە. دووبارە دڵنیایی ئەدەینەوە کە کاریگەری ئەرێنی هەبێت لەسەر باشترکردنی بارودۆخی ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان و بارودۆخی موچەخۆران. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ، سپاس بۆ ئامادەبوونی سەفین غەفور بەڕێوەبەر و جێبەجێکاری سیستەمی بە ئەلیکترۆنیکردنی موچەی فەرمانبەران ناسراو بە سیستەمی بایۆمتری کە میوانی ئەمە بووی لە ستودیۆکانمان لە شاری هەولێر.